وەک چۆن ماسی بەبێ ئاوناژی منیش بەبێ نەبوونی ئاو بۆ مەلەکردن توانای بەڕێکردنی ژیانم نییە. ئەما وتەی تەبارەک مەجیدی تەمەن 39 ساڵە، ئەگەرچی خاوەن پێداویستی تایبەتە و هەردوو دەستی نییە، بەڵام ئیرادە و وورەبەرزی وای کردووە کەمتر هەست بە نەبوونی دەستەکانی بکات. شارەزایم لە مەلەوانی و لە پاسکیل و لە سیارە و لە ماتۆڕ و لە وەرزش تۆپی پێ و بۆ نان خواردن بۆ هین جلوبەرگ بۆ هەموو شتێک خۆم عینەکەم، هەتا ئێستا محتاج دەست کەس نەبوومە بڵێم ئەو کارم بۆ بکە. تەبارەک وەک چاودێر و سەرپەرشتیار لە مەلەوانگەیەکدا کار دەکات و ڕۆژانە بە زمانی جەستە دنیایەک هیوا و ئومێد بە دەور و پشتەکەی دەبەخشێتەوە و هەر بەهۆی پیشەکەیەوە لە ڕابردوودا چەندین کەسی لە خنکان ڕزگار کردووە. تەمەنم 8 ساڵ بووە دەستم کردووە بە مەلەکردن. وەڵایی خۆمان لە منتیقەی قادرکەرەممان لەو تەمەنەوە ئەتر ناو گۆم و تشتا و هەتا ڕاتنم کردە دەستم کردەوە هەتا ئێستا خۆمیش داوەتە مەلەوانی. بەهۆی شارەزایی لە مەلەکردن تەبارەک چەند جارێک بەشداری پاڵەوانێتی کردووە و دوو جار لەسەر ئاستی هەرێمی کوردستان پلەی یەکەمی بەدەست هێناوە و جارێکیش لەسەر ئاستی عێراق پلەی دووەمی بەدەست هێناوە. هەر بۆیە لەلایەن خەڵکیەوە نازناوی پاڵەوانی لێنراوە و هەر بەو ناوەشەوە بانگ دەکرێت. ئەوها کەسانی بێوێنن زۆر جار ێسا بۆ نمونە کەسێکی وەک من کە تەواوی ئەندامەکانم تەواوە ڕەنگە ئەو گرنگیە نەبێ کارێکی گرنگ ئەەکەم، بەڵام کاتێک کە کەسێکی وەک تەبارەک کارێکی گرنگ ئەکات زۆر فەرقی هەیە. ئەوە بە ئێمەڵێن تەوای ئەو خەڵکانی کەوا کەم ئەندامن بێئومێد نەبن، تەوای ئەو خەڵکانی کەوا بۆ ژیان ئەڕوانن چاو لە تەبارەکەن. با بکەم خۆم زۆر سەرسامم بۆی کە هەندێک جۆری مەلەوانی داهێناوە توانم بڵێم داهێنانێکی گەورەی لە مەلەوانیە کردووە. جگە لا سەرپەرشتیکردن و چاودێریکردنی ئەو هاوڵاتیانەی دێنە مەلەوانگەکە، تەبارەک بەشێک لە کاتەکانی بۆ فێربوون و شارەزابوون لە مەلەکردن و جۆرەکانی و تەکنیکەکانی تەرخان دەکات. هەر لەسەر دەستی ئەویش چەندین کەس فێری مەلەکردن بوون. زۆرم حەز بە مەلە بوو بە هەموو جۆرێ هەوڵمەدایە نەمەتوانی مەلە بکەم، بەڵام مامۆستا تەبارەک مامۆستامان بوو شەش مامۆستامانە بێ فێر چەند جۆرە مەلەیەک میکردەوە. ئێستاش ئەتوانم لەناو 3 مەتری و 4 مەتری شاکلی دەرکەمەوە و بە شێوازێکی زۆر جوان ئەتوانم مەلەی خۆم بکەم. هەر لە تەمەنی منداڵیەوە بەهۆی شۆرتی کارەباوە تەبارەک هەردوو دەستی سوتاوە و پاشان بردراوەتەوە، بەڵام لەگەڵ نەمانی ئەو ئەندامەی جەستەی بەو پەڕی وورەبەرزیەوە ڕوبەڕووی ئاستەنگەکانی ژیان بووتەوە. ڕزگار جەبارێن ئارتی چەمسەماڵ.